هەندرێنی پێشەنجی خولی نایابی کوردستان لە یاریەکانی هەفتەی 11 لەسەر یاریگای خۆی پێشوازی لە چوار قوڕنە کرد. سەرەتا چوار قوڕنا بەم لێدانەی ئیسماعیل یاسین هەڕەشەی لە گۆڵی هەندرێن کرد. گەیلان سادق گێڕایەوە. هەندرێن دەستی بە سەر یاریەکە داگرت و فشارەکانی لەسەر گۆڵی میوان چڕ کردەوە. تیپی خاوەن ماڵ لە 5 دەرفەت تەواو نزیک بوولەوەی بە گۆڵ بگات، بەڵام سەرکەوتوو نەبوون و نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. لە نیوەی دووەم سەرهەد حسێن با دوو لێدان هەڕەشەی لە گۆڵی چوار قوڕنە کرد. لا خولەکی 63 با ئەسیستی هاوڕێ ئیبراهیم ئەستێرەی تیپەکە هێمن ناظم بربەستی یەکسانی بڕی و هەندرێنی بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست. هەندرێن هەوڵی گۆڵی دووەم و دڵنیایی دەدا، چوار قوڕنەش توانای بەرهەمهێنانی دەرفەتی نەبوو، هەر بۆ یاری هەر بە تاکە گۆڵەکەی هەندرێن کۆتایی هات. پێشبینی ئەنجاممان دەکرد لەبەرەوەی فەریقەکەمان لەسەر ئەساسێکی باش بنیاد نابوو، کۆمەڵێ یاریزانی باشمان لەگەڵەوە هەم هەندێکی ترمان هێنابوو. ئەلحەمدوللا ئامانجەکەمان پێکا لە مەرحەلەیەکەم، بەڵام گرنگەوەیەوە لە مەرحەلەی دووەمیش بە هەمان ئاست و ئەنجام بەردەوام بین. لەسەر یاریەکەش بەڕاستی ناشارمەوە سێ چار یاری لە ناو یاریگای خۆمان ئێمە بەرامبەر دەبین، بەڵام ئەلحەمدوللا ئەو گرێکی وێرەشمان کردەوە، ئەوڕۆ توانیمان سەرکەوتن بەدەستبین. لەبەرەوە سەرکەوتنە وای کرد زیاتر لە منافسەکانمان دوورکەینەوە. ئینشاڵڵا لەو قۆناغی دووەمیش بە شێوەیەکی باش ئامادە دەبی فەریقی هەندرێن و هەندێک یاریزانی دەڕۆن، هەندێک یاریزاندن ئینشاڵڵا وەکو مەرحەلەی یەکەم بە باشی دەردەکەین. داوای بردن لە هەندەران و ستافی داریانەکەمان دەکەین، بەڕاستی نەمانتوانی دڵیان خۆش بکەین. ئێمە ئامادەکاریش باشمان کرد بۆ یاریە، بەڵام بەڕاستی هەندرێنیش یانێکی باشە، ئیدی نەمانتوانی سەرکەوتوبین بەداخۆ. وڵای کۆمەڵێک ئیساباتمان هەیە، ینی یاریزانەکانمان ئامادە نەبوون بۆ یاریە باشی. یانەی هەندرێن لە پێشەنجیانەکان کۆی خاڵەکانی گەیاندە 25 خاڵ، 8 خاڵ لە پێش ڕکابەرەکانێتی، چوار قوڕنەش بە 13 خاڵ هەشتەمە. هەندرێن بەو ئامانجەی دەستی پێکرد قۆناغ یەکەمیشی کۆتایی پێهێنا. تاکەیانەیە لە 11 هەفتەی یەکەمی خولی نایابی کوردستان هیچ شکستێکی توش نەهاتووە و لە هەر 11 هەفتەش لە پێشەنجیانەکان بووە. هەندرێن دەیەوێت بەو ئامانجەوە تا کۆتایی بڕوات و بۆ جاری دووەم نازناوەکە بەرز بکاتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام، نێو یاریگەیانەی هەندرێن هەولێر.